بەناوی خۆی بەخشندەی میرەوان سڵاو و ڕەحمەتی خۆی پەروەردگارتان لەبێ بینەرانی ئازیز و خۆشەویست خۆم بە خۆشحاڵ ئەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی ژێرخان بە ئێوەی خۆشەویست دەگەمەوە هەڵبەتە ماوەیەکی کەمە کە ئەمریکا گەمارۆیەکی ئابووری خستۆتە سەر هەردوو وڵاتی ئێران و تورکیا و ئەو کاری لە ماوەکی زۆر کوورتدا کاریگەریەکی ئەوتۆی لەسەر هەردوو وڵات دروست کردووە لەگەڵەوەی کە ئەوترێت وڵاتی ئێران ڕاهاتووە لەسەر گەمارۆکانی وڵاتی ئەمریکا بەڵام دەبینین کە کاریگەریەکی ڕاستەوخۆ و خێرای خستۆتە سەر وڵاتی ئێران لەلایەکی ترە وڵاتی تورکیا کە لە دوای ئەوەی کە ئەمریکا ئەوەی بڵاو کردەوە کە نابێ هیچ وڵاتێک مامەڵەی ئابووری لەگەڵ وڵاتی ئێراندا بکات تورکیا ئەمەی ڕەت کردەوە دوجار ئەمریکاش گەمارۆی خستە سەر وڵاتی تورکیا و بینیمان کە ئەو وڵاتەش بێگومان کاریگەری لەسەر ناوخۆی کاریگەری لەسەر ئابووری ناوخۆی وڵاتە دروست کردووە هەڵبەتە بۆ شەن و کەوکردنی ئەم بابەتە و کاریگەریەکانی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتی عێراق و هەرێمی کوردستان بە تایبەتی لەگەڵ بەڕێز دکتۆر خالید حەیدەر مامۆستای زانکۆ پسپۆڕی ئابووری تاوتوێ دەکەین کاک دکتۆر سپاس بۆ ئامادەبوونتان بینەرانی ئازیز ئەشمەوێت ئەوە دووپات کەمەوە هەڵبەتە ئێمە بەرنامەکەمان چەند ئەڵقەیەکی مابوو لەگەڵ بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید لەبارەی بانکی ئیسلامی و پایەکانی بانکی ئیسلامی و ئەرکەکانی لەناو کۆمەڵگەدا بەڵام بەهۆی سەفەرێکی بۆ دەرەوەی وڵات ئێمە ئەو بەرنامەیەمان پچڕاندووە تا بەڕێزیان دەگەڕێتەوە دوجار بەرنامەکەمان تاوا دەکەین کاک دکتۆر دووبارە سپاس هەڵبەتە ماوەیەکی کەمە ئەمریکا بڕیاری گەمارۆی لەسەر هەردوو وڵاتی تورکیا و ئێران داوە ئێستا ئەو لێکەوتە خێرانی کە دەیبینین لەسەر هەردوو وڵات ئەمەوێت سەرەتا بەشێکی بەرنامەکەم بە جیا قسە لە سەر هەردوو وڵاتکەین جارێ باسی ئێران دەکەین ئەمریکا بۆچی ویستی ئەم گەمارۆیە لەسەر ئێران دروست کات بەڵێ زۆر سپاسەکەم بەناوی خۆی بەخشندەی مەهرەبان خۆی ڕاست جەنابتان وەکو فەرمووتان ماوەیەکی کورتە کە ئەمریکا سزاکانی سەپاندووە بەسەر ئێران بەڵام لەبەرەوەی ئەمریکا و وڵاتە پێشکەوتووەکان کە تەعاملەکەن لەگەڵ وڵاتانی ترە لە بواری بازرگانی یاخود لە هەر بوارێکی تر بێ بە زانستیانە زۆر بە وردی تەعاملەکەن بۆیە هەندێک لە پسپۆران باس لە هەندێک لە عقوبات وینەکان ئەکەن کە ئەمریکا ئیسەپێنێ بەسەر وڵاتانی ترە پێ ئەڵێن سزایەکی زیرەک العقوبات الذەکیە بەمعنە ئەوەی کە ماوەکەی کورتە بەڵام زوو ئەگاتەمە بەس و ئامانجەکەی خۆی لێرە سێرەکەی جەنابەت بە نمونە بە دوو بەش ئەمریکا سزاکانی سەپان بەش یەکەم و بەشی دومیش لە داهاتووی زۆر نزیکدا بەڵێ ئەی سەپێنێ زۆر بە وردی ئەمریکا ئەزانێ ئێران تەعاملاتی زۆری هەیە لەگەڵ وڵاتانی دەوروبەرە و لەگەڵ وڵاتان یعنی لە جیهان بەگشتی لە جیهان بەگشتی بۆیە زۆر پێویستی بە دۆلارە یەکەم سزا کە سەپاندی بەسەر ئێران چی بوو کە تەعاملکردنی وڵاتان لەگەڵ ئێرانە نابێ بە دۆلار ئیتر نابێت تەعاملی دۆلار بکەن لەگەڵ ئێران حتا یەکەم شت کە حەیدەر عەبادی وتی ئێمە پابەند دەبین بە سزاکان دوایی فشارێکی سیاسی زۆر خراسەر حەیدەر عەبادی وەکو بەهۆی ئەو ڕاگەیاندنە دوایەوە پەشیمان بۆوتینە من مەبەسم تەنها دۆلار بوو تەعاملی دۆلار بوو یعنی لێرە مەبەسمان چێ مەبەسمان ئەوەیە کە تۆ بەڕێزت لێرە ئەو دراوە سەرەکیە کە تەعاملی جیهان و نێودەوڵەتی پێ ئەکرێت ئێستا دۆلارە دوایەوە یۆرۆ ئەوەی کە با بڵین جێگەی شیکردنەوە و تەحلیل و بابەتەنەوە باسە ئەوەیە کە ئێران سەروی 160 بۆ 65 ئێستا با بڵین لە ئەو داهاتێک کە دەستێکەوێت لە ڕێگەی فرۆشتنی نەوتە کە ئەیفرۆشێ بە وڵاتانی جیهان و لەو ڕێگەوە دۆلاری دەست ئەکەوێت ئەنجا لێرە دیسان جارێکی تر حکوومەتی ئەمریکی تاکید کردوە لەسەر هەمان سزای زیرەک یاخود عقوبەی ذەکی لەسەر ئەوەی کە ئیتر لە بواری وزە و بواری تاقە و بابەتانە و بواری سوتەمەنیش ئەبێ ینی با بڵین وەستاندنی یاخود ڕاگررتنی ئەوەشی ڕاگەاندووە لە بەشی دومی سزاکان معنەوەیە حکوومەتی ئەمریکا لێرە ئێرانی خستوەتە چوارچێوەیەکی زۆر تەسک کە تعاملی لەگەڵ وڵاتانی جیهانە زۆر تەسکە بێ کەمە بێتەوە
و بە تایبەت وەکوتمان سەرچاوی تەعاملکردن و ڕێکەوتنی نێودەوڵەتی کە بریتە لە دراوی ئەوەی کە باوە زۆر تەعاملی پێکرێت دۆلارە. بۆیە سەیرەکەی جەنابەت ئێستا ئەم دقەیە ئەمڕۆ یعنی کە دەرکەوت بنمونە لە بازارەکان یاریمی کوردستان لە بازارەکانی عێراق جگەلەوەی کە بانقی ناوەندی عێراق ئەم 4 ڕۆژ 5 ڕۆژە با بڵێن پشووی جژنەکە فرۆشتنی نەکەی ڕاگرتە بوو، کاریگەری ئەوە هەبوو کە ئێران زۆر بافشارێکی زۆر بە قوتێکی زۆر هەوڵەدا بۆ ئەوی دۆلاری عێراق دۆلاری کوردستان بیبا بۆ وڵاتەکەی خۆی لەبەرەوەی زۆر کەمی کردووە و نرخی دراوەکەی خۆی لە بەرامبەر ئەو دۆلارە زۆر دابەزیوە. بەواتەیەکی تر یاخود بە معنایەکی تر ئەوەیە کە لێرە سێرەکەی جەنابەت وەکو بەڕێستان فەرمووتان زۆر لە ماوەیەکی زۆر کورتە، بەڵام ئەنجامەکانی و کاریگەریەکانی ئەو سزانە زۆر بە قووەت زۆر هێز بوو. ڕۆڵی ئەمەوێت کاک دکتۆر بێگومان بانکی نێوەندی هەر وڵاتێک ڕۆڵێکی کاریگەری هەیە لەسەر دەربازبوونی قەیرانە تەزەخومە ئابووریەکان کە دروستە بێ. ئەمێ بە دیاریکراوی و پرسیار بکەم بانکی نێوەندی وڵاتی ئێران ڕۆڵی چییە لەم دۆخەیە؟ ئێستا فشارێکی زۆری لەسەرە بێگومان. ئەم بانکە بێت چ ڕۆڵە بژێرە بۆی ئەم تەزەخومە ئابووریە وڵاتەکەی لێ دەرباسکە؟ بەڵێ خۆی یەک نەخەم ڕقەمە خەمە ڕوو بۆ ئێوەی بەڕێز پێشتر ئەوەی کە ڕاگەیاندرا بوو بانکی ناوەندی ئێران تقریبان ڕێژەی سوود ئەوەی کە ئەیدا بە ئەو کەسانەی کە پاشەکەوتیان کرد یاخود ئیدخاریان نەکرد سەروی 123 بوو لە نێوان 20 بۆ لە 123. واتە ئەمەوانیەکە کە من و بەڕێز و کەسانی تر کە پارەمان پێبێ بنمونە و بە تایبەت ئەو بەڕێزانی کە لە عێراق و بەرهێنەران و بازرگانەکانی خۆمان وهی عێراقیش پارەیان ئەبرد بۆ ئێران لەبەرەوە ڕێژەی سوود یاخود فایدە زۆر بەرز بوو لەوێ. بەڵام چی بوو لەوێ؟ ئەوەیان ڕاگەیاندە بوو کە ناکرێت تۆ بەڕێزت بە پارێکی غەیری تومەنی ئێرانی بنمونە پاشەکەوت بکە لەوێ یاخود ئیدخاراتت هەبێ یاخود حساباتت هەبێ لەوێ. ئەمەوانێ کرد کە نرخی کاتی کە نرخی دینا ببورن تومەنی ئێرانی دابەزی وای لێ هات ئەوان تووشی شکستێکی زۆر گەورە بوون. مەبەسم چێ لێرە؟ مەبەسم ئەوەیە ئەو ڕێژە بەرزەی فائیدە سوودەکە هەبوو لەوێ سەرنجڕاکێش بوو خەڵکێکی زۆر پارەی برد لەوێ پارەی دانا لە حساباتی تابێت لە ئێران. ئەوە چی بوو؟ ئەوە بوو کە تۆ بەڕێزت ئەمە یەکێک لە ئەدەوات و هینی با بڵێن ئامرازەکانی بانقی ناوەندیە کە سەرنجی خەڵک ڕاکێشە لە ناو وڵات و لە دەرەوە وڵات کە پارە لای خۆیان لە حساباتی ئەو بانقانە بانقی با بڵێن ناوەندی بێ و لە ڕێگەی بانقە بازرگانیەکان حساباتی خۆیان لە بانقی ناوەندی بکەن. ئەمە یەکێک لە ئامرازەکان بوو لە ئەدەواتەکان بوو. بەڵام وردە کە نرخی تومەنی ئێران دابەزی و وای لێ هات کە ئیتر بەرامبەر بە دۆلاری ئەمریکین بوو خەڵک دەستی کرد بەچی ترسا لەوەی کە ئەم هینا زیاتر نرخەکەی دابەزێ هەوڵیاندا کە پارەکانیان ڕابکێشن و بیگۆڕنەوە بەچی بە دۆلار بۆ ئەوەی کەمترین زەرەریان بەربکەوێ. ئەمە وای لێ هات ئیتر ئەو هەوڵدانە ئەوینە وەلێ کرد کە پارەکان ڕابکێشە لە بانق بخرێتە بازار بۆ ئەوی بیگۆڕنەوە بە دۆلار والیات کە تومەنی ئێرانی زۆر بوو لە بازارەکانی ئێران و بوو بەوەی کە نرخی ئەو دراوە نرخی تومەنی ئێرانی زیاتر لێ ببێتەوە نرخەکە زۆر دابەزێ. ئەوەی کە فەرمووی جەنابەت لێرە ڕۆڵی بانقی ناوەندی ئەم وڵاتیان هەر وڵاتێکی تووشی شکست ببێ چی بێ؟ ئەبێ هەوڵ بدا بۆ ئەوەی هاوسەنگیەک ڕابگرێ لە نێوان دراوی ناوخۆی ئەو وڵاتە کە ئێرانە لەگەڵ ئەو دراوەی کە با بڵین لە زانستی ئابووری پێوترێ العملە سەعبە دراوی قورس گرانبەها یاخود زێر. بەڵام لەبەر ئەوەی تۆ جەنابەت لە ئەسڵەوە دۆلار خەریکە کەمە بێتەوە لە ئێران بۆ ئەوەی ینی بەهۆی سزاکانی ئەمریکا ناتوانێت بانقی ناوەندی ئەو ڕەسیدە و ئەو ئینەی پارێک کە هەیەی زیادی بکە بەرامبەر بە دۆلاری بەرامبەر بە تومەنی ئێرانی. تۆ جەنابەت چەند دۆلاری زیاترت هەبێ لە احتیاطات و یەدەک ئەوەندە نرخی دراوەکەت زیاتر ئەبێ. بەڵام لەبەر ئەوەی ئەسڵەن وردە دەستی پێکردوتمان ئەو ڕەسیدە کەمی کرد بەوەی ئەو سزا هینا ئابووریانە وای لێ هات کە ئیتر بانقی ناوەندی ئێرانی ئەوەندە توانە و ئیمکانیەتی نەبوو کە ئەو تەوازن و ئەو هاوسەنگی ڕابگرێ. بە تایبەت سەرەکیترین سەرچاوی داهات کەوتمان داهاتە کە ئەبێ دۆلار بێ بۆ ئەوەی تمەنی ئێرانی بەهێز بکات ئەو دۆلارە کەمی کردوەکو سەرچاوین جگەلەوەی تەعاملاتی تجاری وڵاتانی تریش بە تایبەت ئەگەر مەجال بۆ ئەوە شڕونەکەمە بۆ جەنابتان کۆمپانیە گەورە ئۆروپیەکان ئەوانەی کە لە
ڕۆڵی ئەوروپیەکانی شەکە بەڵێ ئەوانەش بەراوردی خۆیان نەکردەوە ڕۆڵی خۆیان یاخود ئەوانەی ئەو شتانی کە دەستیانەکەوی وەکو قازانج وەکو ئیسیفادە لە بازارەکانی ئەمریکا یان لە بازارەکانی ئێران و دوا بڕیار ئەو بوو تقریبان وردە کشانەوە لە ئێران ئەوەش بوو بە دیسان بوو بە هۆکارێکی تر بۆ کەمبوونی ڕەسیدی ئێران لە دۆلاری ئەمریکی. زۆر باشە. هەڵبەتە ئەبێ هەر وڵاتە کاتێک تووشی ئەزمەیەکی اقتصادی گەورە بێت وەکو ئەمە ئێستا لە ئێرانە بینین ئەبێ وڵاتە سیاسەتی ئابووری خۆی دابڕێژێتەوە ینی ئێران ئێستا چاوەڕێکە زیاتر شکست بێنێ یاخود بەدیلی بەڕای ئێوەی ئابووری ناسان ینی ئێران نەتوانێت بەدیلی پێ بێ بۆی هیچی تر ئابووریەکەی قیمەتی پارەکەی وەنەی کە ڕۆنەچێت. ئێستا ئێمە ئەتوانین بڵێن ئێران وا ئەڵێ خۆشبەختانە بۆ ئێران بەڵام خۆی بۆ خودی وڵاتی تورکیا شتەکەی خۆشببختیتیان نیە. خۆشببختانە کە ئەمریکا سزای سەپاندووە بەسەر تورکیاش و لە هەمان کات لەسەر چینیش و لە هەسەر رووسیەش کە ئەم وڵاتانە ئەم چوار وڵاتە تەعاملێکی زۆر بەقوت هەیە لە نێوانیان و خەریکە تقریبان تەکەتولێک دروست ئەبێ. یەکێک لە وتەکانی پۆتن ئەڵێ پێشوازی ئەەکەین لە ویلایەتە عقوباتە ئەمریکیەکان یعنی ناوی ویلایەتی ئەمریکای ناوە ویلایەتی سزادان و ناوی ناوە پۆتن. ئەمە مانای چێمانەی وەیە کە ئەم سەرۆکولایەتە یەکگرتوەکانی ئەمریکا کە ئێستا تقریبا ناسراوە لای پەیوەندیداران ئەو بەڕێ ئەو کەسانی کە پسپۆریان هەیە لە بواری علاقاتی خارجی و بەتابەت لە بواری ئابووریش ئەڵێن ئەمە سەرکەوتوترین سەرۆکی ویلایەتە گرتوەکانی ئەمریکا بووە لەبەرەوەی زۆر هەوڵی داوە بۆ ئەوەی بودجەی ئەمریکا ئەو کورتێنانەی کە هەیەی لە ڕێگەی سەپاندنی با بڵێن یاخود زیادکردنی ڕسومی گومرگی کورتێنانەکەی کەم بکاتەوە. مەبەسم چێ مەبەسم ئەوەیە لەگەڵ ئەوە شاسێرەکەی جنابەت سزایکی ئابووری زۆری سەپاندووە بەسەر وڵاتە بەهێزەکانی ئابووری لە جیهان کە سین و با نمونە یەکێتی ئۆروپاش خەریکە تووشی ئەو حاڵەتە ئەبێت لەگەڵ هەمان کات تورکیا و بەڵێ تورکیا و رووسیەش. اینجا ئەوەی کە مەبەسمە بوو کە ئەوەی پرسیارەکەی جنابتان خۆشبەختانە ئەم وڵاتانەشە تووشی سزایی ئەمریکا بوونە بۆیە ئێران تەسەوڕەکەم ئەتوانێت بەدیل ناتوانم بڵێن بەدیلێکی 100% بۆ ئەمریکا بدۆزێتەوە بۆ تەعاملاتی ئەمریکا بدۆزێتەوە بەڵام بەدیری چاک هەیە سینە کە ئەسڵەن ئێران و بەنمونە سین و رووسیا و تورکیا تەعاملاتی باشیان هەیە بۆیە جگەلەوەی کە پێشماوەیەک جنابتە نازانن ئەمریکا عقوباتێکی زۆر سزایکی زۆر و گەمارێکی زۆری سەپاندبوو بەسەر ئێران. لە ئەو ماوەیە ئێران هەوڵیدا خۆی بگونجێنێ لەگەڵ وەکو جناتان ئاماژەتەن پێدا کە ئێران ئەڵێ من ئێمە ڕاهاتوین لەگەڵ سزاکانی ئەمریکا. ئەمە وای لێ کرد کە ئێران وەکو عێراق نەبێ کە سزاکانی نەتەوەی گرتوەکان و ئەمریکا سەپێنرا بوو کاتی خۆی لەسەر عێراق بەرگەی ئەوەی ناگرت تحملی ئەو هەموو سزانەکە بەڵام ئێران بە حکمی ئەوەی کە تا ڕادەیەک ئێستا ئابووریەکەی جۆرا و جۆرە وەکو لە زانستی ئابووری پێوترێت تەنویعی اقتصادی هەیە تەنها پشت نابەستێ بە داهاتی نەوت ڕاست داهاتی نەوت سەرەکی ترین داهاتە بەڵام تەنها سەرچاوە نییە بۆ ئینەکانی تر سێرەکەی جنابەت لە بواری بنمونە خواردەمەنیە بازرگانیە خەدەماتە لە کۆمەڵێک بواری تری سەرچاوە سروشتیەکانە ئێران لەوێ تجارەت وینیە لەگەڵ وڵاتانی تریشە بۆیە سێرەکەی جنابەت کاریگەری سزاکانی ئەمریکا وەکو با بڵین ئێران ئەتوانێ تا ڕادەیەک ئەو کاریگەریانە کەم بکاتەوە یعنی بە حکمی ئەوەی کە وتمان تەعاملاتی لەگەڵ ئەو وڵاتان. باش بەدیلێکی تر کە بەشێک لە ئابووری ناسان لێرە و لەوێ لە جیهانی ئابووریە باسی لێکەن گەروی هورموزە ینی ئەو دەسەڵاتە سەربازی کە ئێران بەشێکی ئەتوانێت دەستی بەسەردا بگرێت تا چەند ئەتوانین بڵین ئەمە بەدیلێکە بۆی کە بەشێک لە فشارە ئابووریەکانی سەر ئەمریکا لە ڕێگەی گەروی هورموز و ئەو ڕێڕەوە سەربازی کە ئێران تایە دەسەڵاتی بەسەرا ساڵە بتوانێت بەشێک لە فشارەکان کەم کاتەوە. ئەگەر بم بووری جنابەت من لێرە لەبەر ئەوەی ئەو بابەتە چێتە بواری کۆمەڵێک اتفاقیاتی قانونی و یاسایی ئەو بابەتانەوە ڕاستی من تا ڕادێک معلوماتم نییە لەسەر ئەو ڕێکەوتنانەی کە هەیە لە نێوان ئەو وڵاتانی کە با بڵین ئەتوانێت هەرەوەنە لەو ڕوابووریەوە من بەسم ئەوەیە مەبەسمەوە بەهۆی ئەو مەرجانێک کە لە ڕێکەوتنەکان هەیە ئەو بوارانە هەیە بە بۆچوونی من ئێران ناتوانێت کۆنتترۆلی بابەتەکە بەگشتی بکات لە دوورەوە یەکەم مەرجەکانی ئەو ڕێکەوتنامانەی کە هەیە ئێران کردوێتی لەگەڵ ئەو وڵاتانەوەوانە تەسەوڕەکەم بە ئاسایی نەبێ. دووەم
بە دڵنیاییەوە هێزی سەربازی ئێران کە تەسەوڕ ناکەم و ئینشاءڵڵا ناگاتەوە کە ببێتە شەڕێک لە نێوان ئێران و ئەمریکا و بۆ ئەوەی منتەقە و ناوچەکە تێک نەچێت تەسەوڕ ناکەم ئێران بیر لەوە بکاتەوە کاوەکو لانی هێزی سەربازی ڕوبەڕووی ئەمریکا بێتەوە بۆ ئەو بابەتە و لە هەمان کاتیش یعنی پێشبینی ئەوە ئەکرێت کە لە ماوەیەکی زۆر نزیکدا کە ئێستا ئەبینن جەنابتان وابزانم ئەمڕۆ بوویان دوێنێ بوو یەکێتی ئەوروپا ڕایگەیاند کە ئەوان بەردەوام بن لەسەر هاوکاریکردنی ئێران هاوکاریکردنی ئابووری ئەوانە ئەمە وای لەیە کە تۆزێک ئەو شەڕێک کە هەیە ئیتر سیاسی بێ و ئابووری بێت تۆزێک سارد ببێتەوە نەگاتە ئاسیەوە کە خوانەخواستا ببێتە شەڕێکی سەربازی باشە بەر لەوەی پرسیاری ڕۆڵی ئەوروپیەکانن لێ بکەم کاک دکتۆر ئەمەوێت بزانم کە ینی بەشێک درکان لەوەی کە ئەو سزانی بەسەر عێراقدا لە سەدەی ڕابردووە بۆ سەر عێراق لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە بە شێوەیەکی گشتی بەسەر عێراقا سەپێنرا ئەمە بزانم جیاوازیەکەی لەگەڵ ئەم سزای ئەمریکات وەکو ناونراوە کە سزای ئەمریکی ئەوەی عێراقی سزای نێودەوڵەتی بوو ینی ئەتوانین بڵین سزایەکی هاوشێوەیە بەرگەگرتنی ئێران بۆ سزاکەوەکو بەرگەگرتنی عێراق وایە ئێستا خۆی جەنابەت ئەبینی یعنی ئەگەر ئێمە ئەوەی کە بەڕێزت جات کردەوە کە فعلا خۆی جایە سزاکانی ئەمریکا لەگەڵ سزاکانی نەتەوەی گرتوەکان یعنی ئەوەی کە ئەمریکا هەیە یعنی لەبەر ئەوەی ئێستا زانن جەنابتان بە نمونە عێراق لەگەڵ تورکیا و لەگەڵ چین و لەگەڵ ئێرانە لە ١٩٠ بازرگانیەکان لەگەڵ ئەوانەیە و ١٠ لەگەڵ ناوچەکانی تری جیهانە بۆیە سەیرێکی جەنابەت ئەگەر سزاکانی نەتەوەی گرتوەکان بێکە بە نمونە چین و تورکیا و سینی رووسیەشی تایە ئەوە هەموو عێراق هەموو وڵاتان ئەگرێتەوە و کاریگەرەکەی و فشارەکە زۆر زیاترە بێ بەڵام لێرە تەنها ئەوەی کە هەیە ئێستا وەکو ئاماژەم پێکرد لە خزمەتی جەنابتان لێرە ئەمریکا سزای سەپاندووە بەسەر ئێران واتە نەسین نە تورکیا نە رووسیا و بە تایبەت یەکێک لە بابەتەکان کە بووەتەوەی شەڕی یاخود تێکچوونی علااقاتی تورکیەوە لەگەڵ ئەمریکا ئەوەیە کە ئەو سیستەمی موشەکەی کە کڕیوەتی لا یاخود بە تەمان بیکڕن لە رووسیا کە لە دەرەوەی هاوپەیمانی ناتۆوە کە ئەوەی کە کراوە مەبەسم چێ مەبەسم ئەوەیە کە سزاکانی ئەمریکا لەسەر ئێران تەنها ئەمریکایە بەڵام لە هەمان کات چی کردووە ئەمریکاوە بە تایبەت سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ترامپ ئەڵێ من سزای ئەو وڵاتانە شادەم کە هاوکاری ئێران بکەن سزای ئابووری بە نمونە زیادکردین ڕسومی گومروگیە لەوانەیە ئیتر هەناردەکردن و هاوردەکردن لەگەڵ ئەو وڵاتانە کەم بکاتەوە وەکو ئەوەی کە باسم کرد لە خزمەتی بەڕێستان کۆمەڵێک کۆمپانیای زۆر گەورە هەیە لە ئێران کشاونەتەوە بۆی تووشی سزاکانی ترامپ نەبن ئەو کە ئەمریکا بیسەپێنێ بەسەر ئەو وڵاتانە بۆیە لێرە بەڕێزە سێرەکەی جەنابەت ئەو سزانەی کە ئێستا ئێران سەپاندوێتی ئەمریکا سەپاندوێت بەسەر ئێران ڕۆڵەکەی وەکو ئەوە نییە کە هەموو جیهان بوو نەتەوەی گرتوەکان بوو لەسەر عێراق ڕۆڵەکەی کەمترە یاخود کاریگەرێکەشی کەمترە بێ بەتاکید با پشت بەستن بەوەی کە وردە ئێستا ئێران خەریکە لەگەڵ رووسیا تحالفات و هاوکاریکی زیاتر ئەبەسرێت لەگەڵ چین و لەگەڵ تورکیاش بەتەکید بێگومان ئێرانیش ینی بەرهەمێکی ناوخۆی باشی هەیە کە پشتبەستن بەخۆی بەشێکە لەوەی کە تەزەخومەکەی لەسەر کەمتر بێتەوە ئەمێت ڕۆڵی ئەوروپیەکان ببینم وەکو ڕاشیان گاندوو یەکێتی ئەوروپا کە ناشنە ژێرباری ئەو بڕیارانەی ئەمریکا هەڵبەتە بەشێکی سیاسیە ینی ئەم بەڵەوەی کە ئەمریکا بە بێگەڕانەوە بۆ ئیتیفاقەکەی کە لە بواری پێنج زادیەکەکەی ڕێکەوتنە ئاتۆمیەکەی ئێران ئەمریکا کشایەوە لێ ینی ئەوروپیەکان ئەتوانن یەکێتی ئەوروپا ئەتوانێت کە ئەو سزایانەی سەر ئێران لەلایەن ئەمریکاوە تەخفیف کات ینی کاراسانی بۆ وڵاتی ئێران بەڵێ یەک ئامار خەمە ڕوو بۆ ئێوەی بەڕێز تورکیاڵێ پلەی پێنجمی هەیە لە ئاڵوگۆڕکردنی بازرگانی لەگەڵ یەکێتی ئەوروپا بەڵام ئەمریکا پلەی یەکەمی هەیە واتە تۆ جەنابەت لێرە ئەگەر ینی تاوان باسی ئێرانیش بکەن کە لێرە هاوبەشە لە ناو بابەتەکە وەکو با بڵێن وەکو بەشێک لەو وڵاتانەی کە سزا سەپێنراوە بەسەریان لێرە ئەو کۆمپانیانەی کە لە با بڵین لە یەکێتی ئەوروپا لە ئەوروپا وڵاتە ئەوروپیەکان تەعاملەکەن لەگەڵ تورکیا و لەگەڵ ئێرانە لە بەرامبەر ئەوە وەکوتمان چی وتمان ترامپ ئەڵێ ئێوە ئەگەر تەعاملاتی خۆتان ڕانەگرن لەگەڵ ئێرانە
و لەگەڵ لەوانەیە لە داهاتووی زۆر نزیکدا لەگەڵ تورکیاش هەمان شت بکرێت احتیمالەوە ئێمە چیەکەین ئێمە بە نمونە نایەڵین ئیتر کۆمپانیەکانی ئێوە بەپێ ئەو ڕێکەوتنامانەی کە هەیە لە نێوان ئێمە و ئێوە کاتێکا بە نمونە یەکێک لە هۆکارەکانێکی لە گۆڕاوە ئابووریەکان بوو بە خەتەر و بوو بە مەترسی لەسەر بە بەردەوامی باسی ئەو ئەکەن ئاسایشی نەتەوەی ئەمریکا کە ئێران وایە ئەبێ ئێوە بکشێنەوە لە ئێرانە و بە پابند ببن بە سزاکان کە ئێمە ئێستا پێنین بەسەر ئێران یاخود وڵاتانی تر ئەو کاتە ئەمریکا چیەکە بە نمونە سزا ئەسەپێنێ بەسەر ئەو کۆمپانیا گۆرانەی کە لە استثمارات و بەرهێنانیان هەیە لە ئەمریکا بۆیە لێرە ئەوەی کە ڕاگەیانراوە و دوێنێ بۆیان ئەمڕۆژ بووە بزانم کە یەکێتی ئۆروپا دەستبەرداری ئەو ڕێکەوتنامە نەبێ خو ئێرانیش نابێ لەبەر ئەوەی ئەوان بە بۆچوونی ئەوان یەکێتی ئۆروپا ئەڵێن ئێمە ئەگەر بەردەوام بین ینی بەوەی کە ئەمریکا کشاوەتەوە لە بابەتەکە ئێمە بەردەوام بین لە ڕێکەوتنەکەمان لەگەڵ ئێرانە نایەڵین ئیتر ئەو چەکی ئەتۆمیە زیاتر پێش بکەوێ لە ئێران چاودێریمان ئەبێتون مەبەسم چیە مەبەسم ئەوەی ئەوان ئەمە بیانووی یەکێتی ئۆروپایە کە ئەوان بەردەوامە بن لە هاوکاری و ئەم هاوکاریەوە کە لە ئێران کە پابند ببێ بەوەی کە چەکی ئۆتۆمیەکە پەرەی پێ نەدات و زیاتر پێش نەکەوێت و ئیتر نەچێتە بوارەوەی کە بەکار بێنرێت بۆ شەڕی و واینی بواری سەربازی و طبعا تقریبا بابەتەکە وایە و ئەم پابند نەبوونە بە سزاکانی ئەمریکا لەلایەن یەکێتی ئۆروپا و ڕوبەڕووی ئەمریکا ئەبنەوە باش بە دیاریکراوی کاک دکتۆر ئەمەیە بزانم کە ینی ئەوروپیەکان چ قازانجەکە بینن لە هاوکاریکردنی ئێران لە کاتێکدا ئەمریکا هەڕەشەی ئەوەش لە یەکێتی ئەوروپا کات کە سزایەکی قورس بۆ ئەوانیش درێژ بە تایبەت لە کۆمپانیەکانیان و لە لایەک تریشەوە ئەمەیە هەت لە بۆعدی ئەم پرسیارە ینی لە چەند ڕۆژی ڕابردوودا هەموو یەکێتی ئەوروپا توانیتی 18 ملیۆن یۆرۆ هاوکاری ئێران بکە ینی ئێران بە 18 ملیۆنەکە وەزعی چاک نابێتەوە بەتەکید نەخێر وەکە بەڕێستان بینیتان وا بزانم قەتەر بوو پارەکە وا بزانم 15 میلیارد دلار بووە بزانم ئەوە بۆ تورکیا بوو دێنە سەرەوە بگورە مەبەستم 18 ملیۆن یۆرۆکەی بگورە من مەبەستم چیە لێرە نمونەیەک ئێنم ئەڵێم تۆ بەڕێزت باسی ئەو ملیۆن دۆلارەکەی قەتەر بە 15 میلیارد دلار و هیچ فریایی ئەزمەکەی تورکیا و قەیرانەکەی تورکیا نەکەوت بەتەکید ئابووریەک بە قەبارەی ئێران بێ و تەعاملاتی زۆر گەورەی هەبێ و بە تایبەت هێزێکی زۆر گەورەیە و ژمارێکی زۆر گەورەیە لە نەخشەی وزەی جیهان تەسەوڕ ناکەم ئەو بڕەپارەیە ببێتەوەی کە بە نمونە ئێران ڕزگاری ببێت لەم کێشە و سزاکانی ئەمریکا بۆیە تەسەوڕ ناکەم ئەو یەکێتی ئۆروپا بۆ بڕەپارێ بگورە بتوانێت شتێک لە وەزع ئێران بگۆڕە یاخود چارەسەری کێشەکەی بکە بەڵام لێرە خاڵێکی زۆر گرنگ هەیە ما بێ ئاماژە پێ بکەین جنابتان پرسیارەکەتان ئەوە بوو کە یەکێتی ئۆروپا بە نمونە سوودەکەی چیە لێرە بیرمان نەچێت قەت کە ئێران یەکێک لە سەرچاوە گرنگەکانە بۆ هەناردەکردنی نەوت بۆ ئەو وڵاتانە بۆ سەرچاوی وزەیە بۆ ئەو وڵاتانە بۆ تورکیا بۆ رووسیا بۆ چین و ئەوانە بۆیە سەرێکی جەنابەت قازانجەکەیان لەوەیە جگە لە کۆمەڵێک ئاڵوگۆڕی بازرگانی هەیە لە نێوان ئێران و ئەو وڵاتانە تەسەوڕەکەم قازانجەکە لەو ئاستە بێ کە ئەوان بتوانن جگە لەوەی کە بیرمان نەچێ جگە لەوەی کە ئێران بەڵێنی ئەوەی داوە کە ئەگەر یەکێتی ئۆروپا بەردەوام بێ لە ڕێکەوتنامە ئەتۆمیەکە لەگەڵیانە ئەوش بەردەوامە بێ لەوەی کە دۆخی چەکی ئەتۆمیەکە وەکو خۆی بێڵێت و ئیتر زیاتر پەرەی پێنەدات کە ئەوە گرنگە بۆ یەکێتی ئۆروپا زۆر باشە بەر لەوە بچمە سەر باسی ئێران جێبێڵین ینی کاریگەری ئەگەر ئەم کاریگەریە ئابووریانە بەردەوام بوو بازاڕەکانی هەرێمی کوردستان چ دۆخێکی ئابووری ڕووی تێکە لە کاتێکدا ئێمە خۆمان ئێستا لە ناو دۆخێکی قەیراناویە بەڵێ ئێستا بە 1000 دلار لای خۆمان ئەگەر بچینە ئێرانەوە توانین لەوانەیە بتوانی شتێکی زۆر بکڕی لە ئێران بەڵام لێرە بە گەڵابا بێ بۆ هێنانەوەی هەرچەند وڵایی هەفتەی پێشوو لەگەڵ برادری کە قسەمان کرد بە ڕێزێک دوکانی جوملە و کۆ ئەو بابەتانەی هەیە ئیتر هەندێک شتم لێ کڕی کە شتەکانم کڕی بینیم سعرەکان زۆر نەگۆڕاون و بە زانیاری ئەوەی کە ئەم شتانێک کە هێنراون تازە هێنراون لە ینی ئەم ماوەیە لە ئێران وتم خێرە بۆ سعر و نرخ نەگۆڕاوە وتی لەبەرەوەی لا با بڵێن لە هەناردەکردنی بابەتەکان
شتەکان لەوێ لەسەر سنوور یاخود لە بارکردنەوە بابەتەنە شتەکان گرانەکەنەوە لەسەر بازرگانی عێراقی کە سێرەکەی جەنابەت داخڵە بێتە سنووری عێراق و سنووری کوردستان وەکو خۆی وەکو جارانە زۆر نەگۆڕاوە لەوانەیە تۆزێک تا ڕادەیەک کەمی کردی بێت بەڵام زۆر نییە بۆ ئەڵێ لەبەرەوەی ئەوان بازرگانەکانی ئێران زۆر بە زیرەکانە تەعاملەکەن لەگەڵ بابەتەکە ئەڵێن ئەگەر نرخی شتەکە نەگۆڕابێت بەلای کەمەوە بارکردنەکە و ڕسومی گومروگی وڵاتەکە حکوومەتی ئێران بە نمونە با ئینەکان بۆ ئەوەی کە تۆ بەڕێز ڕێگەت پێ بدرە شتەکان بفرۆشی بە وڵاتێکی تر لەوانەیە کۆمەڵێک ڕسوم و شتیوا بخەنە سەر بابەتەکە لە لایینی خۆیانەوە ڕاست ئێمە ڕسومی گومرگی لای خۆمانمان هەیە بەڵام ئەوان لای خۆیان بنمونە لەوانەیە کۆمەڵێک ڕسم هەبێ بۆ فرۆشتن بێ بۆ کۆمەڵێک شت بێ وایان کردووە جگە لە تێچووی نەقل و گواستنەوە وەلی کردووە کە نرخی ئەو بابەتانە زۆر زیادی کردی بێت و گەشتی بێتە ئاستی جاران بۆیە کە بینیم سعرەکان زۆر نەگۆڕاون لەوەی کە وازناکەی بەشێک لە بازرگانەکانی ئێمەش بێویژدانن لەوەی کە ئەیانوێت دوو قات قازانچکەن وەک لە پێشووتر آخر تۆ جەنابەت بازرگانی خۆمان دوو شت هەیە کۆنتڕۆڵی دۆخەکەیەکە جگە لەوەی کە خۆشی حەزەکە لە قازانج وەکو جەنابتان فەرمووتان ئەوەیە یەکەم تۆ جەنابەت ئەو نرخی کە پێیەگات کە ئێمە وەکو ئابووری ناسان پێڵێن تەکلوفە تێچووی ئەو شتەکە گەشتووەتە بازارەکانی هەرێم زائداً یعنی کە ببورن ئەگاتە سنووری هەرێمی کوردستان زائداً ئەو ڕسومانای کە ئێمە حکوومەت یاریمی کوردستان خاتە سەر بابەتەکان کە هاوردە بکرێت بەڵام پێشتری شەرە بووە بەڵێ آخر تۆ جەنابەت لێرە یەک شت هەیە بەڕێزت فەرمووت ئێمە لێرە ئیسیفادەی چیەکەین ئیسیفادەکەمان ئەوەیە کە ئەگەر ئەو بابەتانە نەبن تێچووی نەقل و کۆمەڵێک ڕسوم و کۆمەڵێک شتینی با بڵین لەوەیە کە لە ئێران ئەسە پێنرێ بەسەر بازرگانەکانی ئێرانیەکان تا ئاگاتە سنووری خۆمان جگە لە ئەوە تۆ جەنابەت لێرە چی کرد هەیە ئەو بابەتە کە ئاگاتە بازارەکانی هەرێمی کوردستان ئەبێ بە هەرزان بگات لێرە تۆ بەڕێزت بەکاربەرەکەت یاخود کڕیارەکەت مشتریەکەت زۆر سوودمە دەبێ لەبەرەوە بە $1 جاران ئەتوانێت دوو بابەت و 3 ئەوەندە 4 ئەوەندە بکڕێ ئەبێ وابێ خۆی هاوکێشەکە بێ وابێ بەڵام لێرە وەکووتمان لەبەرەوەی کۆمەڵێک وێزگە و مەحەطات هەیە کە والیەکە نرخی شتەکە زیاد بکات جگە لەوەی کە وەکو بەڕێستان ئاماژەتان پێدا ئەو قازانجە کە بازرگانی خۆمان ئەیخاتە سەر بابەتەکە والیەکە نرخەکە نزیک ببێتەوە لە ئاستی جاران ئەگەر ببووری جەنابەت لێرە خاڵێکی زۆر گرنگ هەیە ئەمەوێ ڕووی بکەمەوە بۆەوەی بەڕێز لێرە زەرەرمەند هەیە لەگەڵ سوودمەندەکە بەکاربەرە زەرماندەکەمان کێ بەرەمیهێنا کە سێرەکە شتەکان بە هەرزانی ئەگاتە بازارەکانی عێراق و هەرێمی کوردستان ئیتر ناچارە بێ کە ئەبینە شتەکانی خۆی بۆ ساغ ناکرێتەوە بۆی ساغ ناکرێتەوە لە بازار بەرهەمێنی ناوخۆمە بەس ناوخۆ بەرهەمی ناوخۆ کە هاو شێوەی ئەوەیە بەڵام بەبێ خاڵێکی زۆر گرنگمان لەبیر نەچێ تا چ ڕادەیەک ئەمریکا ڕێگەدا بە عێراق شت هاوردە بکە لە ئێران ئەوە زۆر گرنگە ئەوترێت لە دوای مانگی 11 ئەوەش ناهێڵڕێ کاک دوکتۆر کۆتا پرسیارم لە مەجای ئێرانە ئەمێ بزانم کە ینی ئەشوترێت ئەبێ ئەمانە بکرێتە دەرفەتێک ئەگەر وڵات ینی بە پرانسیب بە پلان ئابووریەکەی حکوومەتەکەی ئابووریەکەی داڕشتە بێت و ئابووری ناسان ئەبێ پلانیان بۆم دۆخانەی وڵاتانی دراوسێ بۆ نمونە ئێستا لە ئێران بێگومان بە حکمیەوەی بەهای پارەکەی زۆر ڕۆچووە ئەتوانێت کۆمەڵێک شتومەک لە وڵاتەوە بێنرێ بۆ بەرەمێنانی جارێکتری کەلوپەلی ناوخۆی بۆ نمونە ئێمە دەشتێکی گەورەی کشتتوکاڵیمانەیەوەکو دەشتی شارە زۆر کەلوپەلی کشتتوکاڵی بێنرێت بە حکومەوەی پارێکی کەمتری تێچێت تێچووکی زۆتی چێ بۆ زیاتر بە گەڕخستنی کوشت و کاڵا ناوخۆی هەرێمی کوردستان بازرگانەکان بۆ بیل لەم پرۆسان ناکەن بۆ نەوە مەعامیل ئەگەر مەسەلەن پێش گەمارۆکە بە دەیان دەفتەر بووبێ ئێستا بێکمان نیوەی دابەزیوە ئەم مەعامیلانە بێنرێتە هەرێمی کوردستان و بە پرۆژە کاری لەسەر بکرێ بۆ بەرەمێنانی ناوخۆ لە داهاتووە بەڵێ خۆی لێرە قسەکەی جەنابتان زۆر ڕاستە بەڵام ئەوەی کە ئەگوزەرەی ئێستا ئەم دقەیە ئەوەیە کە تۆ جەنابەت بە نمونە بەرەمێنێکی عێراقی کە تەشریفێنی بۆ ئێران منیش لێرە خاوەن کارگەیەکم کە کەلوپەلی بەرەمیهێنانم هەیە معدات و مەکانی ئینتاجیم هەیە لێرە من ئەزانم تۆ جەنابەت ئێستا $1 پێیە و ئەتوانی زیاتر لە شتی جاران بکڕی لێرە دوو هۆکار هەیە کە ناهێڵێ ئەو کەلوپەلە وەکو جاران وەکو پێشبینی ئەکرێت نرخەکە دابەزێ بیکڕی بەڕێزت یەکەم من و خۆم وەکو خۆم بەهلێکی زۆر گونجاو ئیزانم کە نرخی شتومەکەکانم کەلوپەلەکان زیاد بکەم لەبەری ئەوەی کەمی بکەمەوە بە نمونە بەڵێم لەبەری ئەوەی کە ئێستا بە نمونە جاران بە $80 بوو $100 بوو $1000 بوو ئێستا کەم بە $1200
واتە تۆ جەنابێت بۆ بڕەپارەی کە هاتووی تەسەوڕەکەی کەلوپەلە ئینتاجیەکان زۆر بکڕی بەڵام تووشی سەدمە و شۆک ئەبی کە ئەبینی نرخەکان وەکو جارانی زیادی کردووە. ئیتر من کۆمەڵێک بیانوو بۆینەکە بۆ بەڕێز ئەڵێم من ئەو کۆمەڵێک کەرەستەی خاو ئەدەواتی کە هێنا بە بەکارم هێناوە لە ئەسڵەوە لە دەرەوە هێناوە گران کڕیومە ئیتر ئەوەی کە بەرەم هێنراوە گرانە ئیتر تۆ جەنابێت ئەتەوەی بیکڕیانەوە سەرن ناتەوێ خوات لەگەڵ بە هەمان شێواز کارگەکانی تر هەمان هەوڵدان ئەکەن بۆ ئەوەی کە پارێکی چاکیان دەست بکەوێ لەم دۆخە نالەبارە. ئەمە یەک هۆکار یەکەم. هۆکاری دوم ئەوەی کە خودی حکوومەتی ئێرانیش لەوانەیە تەعاملی کردبێ ڕێکەوتبێ لەگەڵ ئەو کەسانە کە شت هەناردەی دەرەوەکەن وابێ کە نرخی ئەو بابەتانە لە ئاسێکی زۆر دوور نەبێ کەمتر نەبێ لە ئاستی جاران بۆ ئەوەی دۆلارێکی زیاتریان دەست بکەی واتە هەردوو لا بەرژەوەندی هەردوو لای تایە بەرژەوەندی حکوومەتی ئێرانی تایە کە پارەی بۆ دێتەوە دەستی ئەکەوێ لە هەمان کات بەرژەوەندی فرۆشیارانی کەلوپەلی بەرمێنان و ئینتاجیە ئەوانیش دۆلارێکی زیاتریان دەست ئەکەوێت. زۆر باش کاک دوکتۆر چەند وتم کۆتا پرسیار بەڵام ئەمان کۆتا پرسیارە بێت ئەشوترێت ئەم دۆخانە بەشێک لە سوودی تایە بۆ نمونە ینی کنسڵخانەی ئێران لەم ڕۆژانەیە بڵاوی کردەوە کە لە ماوەی ئەم چەند هەفتەیەکە سەر و 30,000 ویزیان داوە بە هاوڵاتیان هێرەمی کوردستان کە سەردانی ئێران بکەن بۆ گەشت و بۆ سەیرانەوانە ینی 4 بەرامبەر زیادی کردووە. ئەمە سوودی نابێت ینی بۆ ئێران بۆ ئێران بۆ ئێمەش بۆ ئێمەش بۆ گەشتیارانی خۆمەنویستم ئەو خاڵە ڕوون بکەم بۆ جەنابتان ئیتر بوو بە پرسیاری بوو بە دوا پرسیاری جەنابتان لە بواری ئێران ئەوەیە کە تۆ جەنابەت لێرە موشتریت ئەچی بۆ ئێران ئەو بڕاپارەی $1000 پێت بوو پێشتر ئەگەر سەفەرت بکردایە 1000 دانەشتت دەست ئەکەوت یاخود بە نمونە دەشوێنت سەردانی 10 شوێنی گەشتیاریت ئەکرد بەڵام بۆ $1000 ئێستا تۆ جەنابەت ئەتوانی سەردانی 20 شوێن بکەیت. لێرە دۆلاری شەشێتە وڵاتی ئێرانەوە بەڵێ دۆلار شەشێتە وڵاتی ئێران لێرە هەردوو لا مستەفیدن. تۆ جەنابەت لێرە گەشتیاری خۆمان شوێنی زیاتر ئەبینێ شتی زیاتر ئەکڕێ لەو بابەتانێک کە گەشتیارین لە هەمان کات ئەوانیش دۆلارێکی زیاتریان با بڵێن بەریان ئەکەوێ زیاتر وەرەگرن لە گەشتیارەکانی خۆمان. لێرە ئەوان وەکو دوکاندارن ئەوان سیاحە گەشت و گوزار ئەفرۆشن بە ئێمە بێ ئەوەی هەناردەی بکەن ئێمە چین بۆ لایەن خۆی هەناردە ئەکرێت وەکو لایەنی پارەکە بەڵام حەقیقەتەن ئێمە چین بۆ لایەن بۆی لێرە هەردوو لا مستەفیدن. ئەوان لێرە تەسەوڕەکەم بۆ ئەو بارێکە لە خزمەتی جناتان ڕوون کردەوە لە بواری کەلوپەلی بەرمهێنان و ئینتاجی ئەو بابەتانە زیاتر ئەوە ناگرێتەوە بۆ لەبەرەوەی لێرە سروشتی با بڵێنینەکە ئێران و طبیعەت و سیاحەوینەکە شتی لێ کەم نابێتەوە کە تۆ بەڕێزی بچی سەردانی شوێنەکان بکەی وەکو کەلوپەلەکە نییە کە تۆ جەنە بیکڕی بیبێ بە وڵاتێکی خۆت ئەو شوێنە ئەو دیمەنە ئەو شوێنە ئەو هینی با بڵێن شوێنی گەشتیارە وەکو خۆی لە شوێنێکی خۆی ماوە تۆ کە جەنابەت سەردانیەکەی ئەوان مستەفیدە بن وەڵامان کاتیش جەنابەت سەردانی چەند شوێنێکی زیاترت کردووە بۆیە تەسەوڕەکەم ئەو جۆرە شیکاریە کە تایبەتە بە فرۆشتنی کەلوپەل ئەو بابەتە ناگرێتەوە. زۆر باشە سپاس کادوکتۆر. ئەمێت بچینە سەر وڵاتی تورکیا. ئەوترێت کە ئەمریکا بەشێک لە خێتعی ئابووری بەرامبەر تورکیا کردووە لە چەند ساڵی ڕابردووە کە دۆلارێکی زۆری خستە بانکەکانی تورکیاوە بە بێسوود بەڵام ئێستا لە دوایەوەی کە بە پێچەوانی بڕیارەکەی ترامپ ئیشی کرد ئێستا ئەو قەرزانی کە داوێتی بە تورکیا سوی خسۆتە سەر تا چەند ئەمە ڕاستە ینی بەڵێ خۆی من بەڕاستی منیش کۆمەڵێک سێرچ و گەڕانم کرد بۆ ئەو بابەتە دیارە ئەو بابەتە ڕاستە ئێستا تۆ جەنابەت لێرە ئێستا ئەبینی چۆن شیکاری دۆخەکەی ئێرانمان کردوتمان ئێران ئەڵێ ئەبێ بە دراوەکەی خۆی ئەبێ حساباتت هەبێ لێرە چی کرد ئەمریکا هات بە دۆلار قەرزی داوە بە تورکیا و بە کۆمپانیا تورکیەکان لێرە تۆ جەنابەت بۆ ئەوەی دۆلارەکەت دەست بکەیتەوە قەرزەکەت دەست بکەیت بە نمونە داوای پارەی خۆتەکەی لەبەرەوەی قەرزە تورکیا بێ چی بکات تورکیا بێ بە دۆلار قەرزەکەی بەڕێزت قەرزەکەی ئەمریکا بداتەوە ئەو دۆلارە چۆن دەستی ئەکەوێ لە ڕێگەی کۆکردنی لە ڕێگەی چالەکی ئابووریەکان تورکیا و ئەوەی کە داهاتەکەی کە دەستەکەوێ با بڵێن دراوی تورکیا لیرەی تورکیا باشە جاران بە نمونە بە 4 لیرە
$1 ئەکڕی و ئینی کرد بۆ بنمونە قەرزی ئەدایەوە ئێستا لەوانەیە 6 و زیاتریش بێ معنەیە ئەوەیە لێرە مستەفید و سوودمەندەکە کێیە سوودمەندەکە ئەمریکایە زەرمەندەکە کێ زەرمەندەکە لەبەرەوەی تۆ بەڕێزت بەرامبەر هەر $1 ئەبێ پارێکی زیاتردا بنەی بۆ کڕینی ئەو $، واتە زەرمەندەکە تورکیا بێ معنەیەوەیە لێرە فعلەن ئەو پلانە یاخود ئەو خوتەیەکە دانراوە خوتەیەکی زۆر زیرەکە کە با ئەوەش بڵێن ینی زیرەکی و نازیرەکی لە بابەتەکە ئەوەیە کە ئەمریکا کاتێکە ڕێک ئەکەوێت لەگەر هەر وڵاتێکە کە تورکیا بابەتی باسەکەمانە کۆمەڵێک پسپۆر و اختصاصی ئابووری اختصاصی نێودەوڵەتی دیان دانیشن لە ڕێککەوتنەکان ئیمزاکەن و واژۆەکەن لە کۆمپانیە گەورەکانی تورکیا کە لە ئەمریکا ئیشەکەن یاخود بەعکسەوە ئەوانەی کە لە ئەوەی ئەمریکا لە تورکیا ئیشەکە ئەو کەسانە کە ئەم واژۆی ئەم ڕێککەوتنەوە منانەکان و کەسانی کە پسپۆرن واتە لێرە بە ئەو پەڕی تێگەشتن لە بابەتەکان ئیمزا ئەکرێت بە ئەو پەڕی تێگەشتن خاوەن باقەکان بنمونە پارەکان پارەی ئەمریکا یاخود قەرز لە ئەمریکا ئەکەن کۆمپانیەکان قەرز لە ئەمریکا ئەکەن معنەیەوە ئەوان خەڵکێکی نازیرەک نین یاخۆت ناتێگەشت و بن لە بابەتەکەەوە کەوتنە ناو کێشەی هەڵەی بەڵێ تێنەگەشتن لە بابەتەکە لەو ڕێککەوتن نامە نەخێر کەساری کە پسپۆر بوونەوە اتفاقیان کردووە بەڵام لێرە ئەوەیە کە وەکوتمان ئەمریکا زۆر بە زیرەکانە تەعاملەکە لەگەڵ وڵاتان ناچێ ئیتر شەڕی سەربازی بکە لەگەڵ تورکیا یاخود لەگەڵ عێراق یاخود لەگەڵ بینی جەنابەت لەگەڵ ئێرانە یاخود لە ناوبردننی داعش ئەوانە هەمووی لە بواری بەتایبەت ئێستا لە بواری ئابووری شەڕەکە ئەکات و ئەبینی جەنابەت ڕۆڵێکی زۆر گەورەی بوو کاریگەریکی زۆر گەورەی بوو کە تۆ جەنابەت لە بەهۆی سەپاندنی سزا ئابووریەکان ئەگەر بخێننەوە دووکەوانە واتە شەڕێکی ئابووری ئەکرێت لەگەڵ ئەو وڵاتانە ئەمە والیەکە تۆ جەنابەت زۆر بە ئاسایی وڵاتەکە ئابووریەکەی پەکی ئەکەوێ ناچارە بێ بگەڕێتەوە بۆ سەرسکەی و ئاراستەی ئەمریکا ئەوەی کە ئەمریکا ئەیەوێ بکرێت ئەوە ئەبێت دکتۆر لە ڕیسێرچم بۆ ئەم تەوەرە ینی چەند ئابووریناسێکی ئەوروپی ئەڵێن هۆکاری یەکێک لە هۆکارە هەرە گەورەکانی و کە تورکیا تووشی ئەم تەزەخومە اقتصادیە گەورە بوو لە ماوەیەکی زۆر کوردە ئەوە بوو کە تورکیا گەشەسەندنێکی ئابووری خێرای لە ناو وڵاتەکەیە دروست کرد خۆی لە هەندێک کاتە ئەڵێ گەشەسەندنی ئابووری خۆی کێشەیە لەم بابەتانەیە تا چەند ئەمە هۆکار بووە بەڵێ خۆی گەشەسەندن جەنابتان ئەبێ بزانن ینی با زۆر بە زمانێکی زۆر سادە باسی بکەین تۆ جەنابەت ئەگەر دوکانێکی یاخود کارگێکی ئاسایی هەبێ 3-4 کرێکاری تیاابێ کاتێک کە پارە زۆر بوو لە بازار و شتەکانت بۆ فرۆشرا و ساخ کرایەوە لە بازار هەوڵەدەی یەک هێڵی ئینتاجیت هەیە بیکێ بدووان بۆ ئەوەی شتەکە بۆ زیاتر بفرۆشرێت تۆ جەنابەت ڕۆژانە 100 دانەشت ئەفرۆشی کەسێکی خەڵک داوای 150 چیەکەی تۆ بەڕزت 5-6 کرێکارت هەیە ئەکێ بەدە کرێکار هێڵێکی ئینتاجی زیاتر ئەخێتە کار ئەی کڕی لە شوێنان لە ئێران لە تورکیا لە هین با ئەگەر باسی یانیمی کوردستان بکەین ئەو هێڵە ئینتاجیە ئەو بەرەمهێنانە زیادی ئەەکەی بەهۆی چی بەهۆی بوونی خواست ئەو خواستە لە چیاتوە لە بوونی پارە واتە بوونی پارە پارەی دیناری عێراقی بێ ئەگەر باس تورکیا بکەن لیرەی تورکی بێ ئەو وایەکە بازارەکەت بۆ ئەجوڵێنێ خەڵکێکی زیاتر کەوێتە کار و پارەی زیاتر دەستیانەکەوێت ئەو کەسانە ئەچن بۆ بازار دیسان جارێکی تر پارەکە خەرجەکەن ئەو پارە ئەخولێتەوە جارێکی تر وردە سێرێکی جەنابەت پارەکە زیادی کرد لە بازار ئەگەر ئەو ئابووریە وەکو ئابووری تورکیا کە ئەمریکا هاوشان ئەوەی کە شان بابڵێن لەگەڵ ئەوەی کە پارەی زۆری خستە بازار دۆلارێکی زۆری خستە بازارەکانی تورکیا لە هەمان کات وردە دەستی کرد بەداوای قەرزەکە و ئینی فایدە و شتەکانی زیاد کرد موالێکی جەناب وای لێهات کە لە بەرامبەر ئەو پارە زۆرە لێرە تورکیای کە هەبوو ئەمریکا چیەکە داوای پارەکەی خۆیەک دۆلار ئەکشێتەوە لە بازاری تورکیا لیرەی تورکیەکە زیاد ئەکا بازرگان و بەرمێنەری تورکی ئامادەیە 4 لیرە بوو پێشتر 6 بدا بۆ ئەوەی $1 بکڕێ 7 دا بۆ $1 بکڕێ واریەکە وەک ئەبووری تورکیا تووشی هەڵاوسانە بێ بەو شێوە باشە کاک دکتۆر ینی بێگومان معلومی جەنابیشتانە تورکیا لە گروپی 20 بە 16مین هەڵە نەبم بە 16مین وڵاتی ئابووری دانرێ لە جیاندا ینی پێت وایەت ینی ئێمە کاریگەریەکانە بینین ئێمە ڕووی زاهریە بینین تورکیا کاریگەریەکی خێرای لەسەر دروست بووە بەڵای بەڕێستان بە زووی تەسیمی خواستەکانی ئەمریکا بێت
ئەخە لێرە وەکو جنابتان ئاماژەتان پێکرد من ڕقەمەکەم لا نییە بە وردیوا بزانم سەروی 400 میلیارد دلار یان زیاتر قەرزی ئەمریکا لای تورکیا هەیە لەوانەیە زیاتریش بێت 400 یان 450 میلیارد من ڕقەمەکەم چاک لەبیر 424 میلیارد دلار کە تۆ جنابێت وەکو ئەو هێزە ئابووریەکە یەکەم خۆی بکشێتەوە لە تەعاملکردن لەگەڵ تورکیا لە هەمان کات سزاش بسەپێنێ بەسەر ئەو وڵاتانی کە تەعاملەکەن لەگەڵ ئێران و تورکیا ئەوەی کەوتمان وای لێکە ئەوە بێتە فشارێک وڵاتانی دەوروبەر کە تەعاملەکەن لەگەڵ تورکیا گومانیان لا دروستە بێ گومانیان لا دروستە بێت کە ئەم وڵاتە بتوانێت ئەگەر تۆ بەڕێزت بتەوێ وەکو قەتەر 15 ملیار بدێ بە تورکیا ئایا ئەو 15 ملیارە بۆ ئەگەڕێتەوە و لە ماوەی چەندێک بۆت ئەگەر ئایاکە وەڵامەکەی بەڵێ بوو لەو ماوەی چەندێک بۆت ئەگەڕێتەوە ئەمە خودی ئەمە پرسیار بوو وەکو چۆن ئەو کۆنگرەی کە ئەنجام درا لە کویت بۆ هاوکاریکردنی عێراق ئەنجامەکەی زۆر باش نەبوو بەتەمە ئەوە عێراق بەتەمایەوە بوو 100 میلیارد دلار و زیاتر دەست بکەوێت بەڵام لەبەرەوەی گومان هەبوو لەوەی اقتصادی عێراقی بەهۆی پەککەوتنی و دۆخەکەی باش نییە توانەیە ئەوە نییە ئەو پارەیە بگەڕێنێتەوە بۆ وڵاتەکان بۆیە گومان لایەن دروست بوو کە ینی پارەکان بۆ بگەڕێتەوە بۆی هاوکاریەکە لەو ئاستە نەبوو بە هەمان شێواز وڵاتەکانی ئەباڵین جیهان بەگشتی لێرە کە ئەبینن کاریگەری سزا ئابووریەکانی ئەمریکاوە بە خێرایی دەرئەکەون ئەنجامەکانی ئەوەش گومانیان لا دروستەکە کە وردە چی بکەن بە نمونە وردە بکشێنەوە لە وڵاتە بەلاینی کەمەوە تەعاملات لەوانەیە تەعاملە گەورەکان ڕابگرن تا ماوەیەک بۆیان ئاسۆی بینی ئاسۆی ئابووریەکە بۆیان ڕوون ببێ بۆی بزانن لە ماوەی داهاتووە چۆن تەعامل بکەن بۆ بەتایبەت لە ماوەی زۆر نزیک لە تەعاملکردن چۆن تەعامل بکەن و بەردەوام بن لەگەڵ تورکیا باشە لە کۆتا پرسیارم هاوکارانم پێمەڵەن کاتن نەما بەڵام زۆر پرسیارم لە مەجای تورکیا ماوە بە خێرایی گەر کاک دکتۆر وەڵام بیتەوە ینی ئەگەر تورکیا مەسەڵەن تەسلیم بوو بە مواقعە دۆخی ئابووری ناوچەکە بە تایبەت ئەو چوار وڵاتی کە باست کرد رووسیا ئێران چین ئەوانیش پاشەکشە ناکەن لەوەی کە ئەوانیش وردە تەسلیمی ئەمریکا ئەمە تقریبا پرسیارەکەی جنابتە لایینی سیاسە زیاتر ئەگرێتەوە لەوەی اقتصاد بێ بۆیە بە بۆچوونی من ئەو چوار وڵاتە لەوانەیە لە بەهۆی بەرژەوەندی ئەوەی کە لە نێوانیان هەیە و ئەگەر وا ناوی بنین ئێستا یەک دوژمنیان هەیە ئەگەر ئەمریکا بوو بێ بە دوژمنی ئەو چوار وڵاتە تەسەوڕەکەم لەوانەیە هاوپەیمانی خود اتحاد وەکەم با بڵین دروست ببێ لە نێوان ئەو وڵاتانە بۆ ئەوەی کاریگەری سزا ئابووریەکان لەسەر ئەو وڵاتانە کەم ببێتەوە لەبەرەوە جنابتە ئەگەر متابعی هینتان کردی بە یەکیت بەڕێستان ترامپ واڵێ کە بەم نزیکانە سزا ئابووریەکان لەسەر رووسیاش دەست پێەکە بۆیە ئەوەش ئەبێتەوە هۆکارێکی تر بۆ ئەوەی کە ئەو وڵاتانە زیاتر ینی تعاملاتی لە نێوان خۆیان زیاتر بێت کۆتا پرسیارم کاک دکتۆر ینی ئەگەر هاتوو ئەو سزایانی سەر تورکیا وەکو ئێران لە دوای مانگی 11 کە بۆ ئێران زۆرتر سنوور داخستن ئەگرێتەوە ینی ئێمە بەشێکی زۆر لە هاوردەمان لە تورکیاوە 130 بازرگانی هەرێم بە تایبەت لەگەڵ تورکیا ئێمە بۆڕی نەوتمان هەر لە ڕێگەی تورکیاوەیە ینی ئەگەر ئەمە هەمان حاڵەتی ئێران بەسەر تورکیا کرا اقتصادی هەرێمی کوردستان و دۆخی ئابووری کۆمەڵگەی کوردیشی بەسەری ئەوە مشکلێکی زۆر گەورەیە لەبەرەوەی جنابتە نەزان ئێستا ئێمە سەرچاوەسەرێکی طبعاً وەکووتمانیشمان نییە ناخر تۆ جنابت ئێرانت هەیە کە ئێرانیش سزای سەپێنراوە بەسەر بەڵێ بۆیە بینی جنابەت تەوان یەکەم قەبارەی بازرگانی ئێمە لەگەڵ تورکیا زۆرەی وەخود ڕێژەکە 130 گشتی بازرگانی ئەوە یەک دوو ئێستا ئەم دقەیە ئەوەی کە باس ئەکرێت عێراق زیاتر و طبعاً بەهاندان لە ئەمریکاوە هەناردەکردنی نەوت و پەیداکردنی وزە و بابەتەنە لە سعودی وڵاتانی کەنداوی عەرەبی ئەکرێت وردە ئەمریکا ئەو ئەگەرێ ئەو احتیاطی داناوە ئەگەر سزایکی زیاتر و تونتر سەپان بەسەر تورکیاوە نەوتەکە عێراقی ڕاگرت لەوێ بنمونە لە ئێرانیش بۆ ئەوەی ئەمریکا خۆشی پێویستی با نەوت و ئەو بابەتانینە وزە هەیە بۆ ئەوەی کە پشتی عێراقدا نەبڕێ لە جیهان بەگشتی بۆیە تا ئێستا تەسەوڕەکەم هاوکارێک و ئینێک تەعاون دروست ببێ لە نێوان عێراق وڵاتانی کەنداو بۆ ئەو بابەتە بۆ ئەوەی ئەو ڕێگە ببێتە بەدیل و جێگراو بۆ ئێران و تورکیا بەس بە بۆچوونی من ئەم شتە بەردەوام نابێت
بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر خالید حەیدەر مامۆستای زانکۆ و پسپۆڕی ئابووری لەم ئەڵقەی بەرنامەی ژێرخان لەگەڵ مامی زۆر سپاس. بینەرانی ئازیز و خۆشەویست سپاس تاوەکو ئێستا بینەری بەرنامەی ژێرخان بوون تا ئەڵقەی ئایندە پێتان دەگەمەوە بەخۆی گەورەتان ئەسپێرم کاتێکی خۆش. سپاس کاک دکتۆر. سپاس.